دەستم بێ هەشتی مارسی هەموو ساڵێک دەکەم بە گوڵخانە ئاخر هەموو جوانی دنیا کوا ئەوەندەی زەردەخەنەی ژنێک جوانە. بەخێربێن بەڕێزان میوانانی ئازیز، جێگەی شانازی و خۆشحاڵیمانە لە درێژەی چالاکیەکانی ڕۆژی جیهانی هەشتی مارس دەی مارسی ساڵیادی ڕێکخراوەکەمان ئەم دوو بۆنە جوانە لەم قۆڵەیە کۆی بردوێنێتەوە. جارێکی تر بەخێربێن. لەم ساڵی ڕابردوو تا ئێستا بەردەوامی هەیەبوونی بارودۆخی ناهەمواری تەندروستی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و چارەنووسێکی نادیار و دڵەڕاوکی مرۆڤەکان. لەم یادەدا هاوکات لە دەی مارس کۆمەڵی ئافرەتانی کوردستان لە یادی 69 ساڵەی دامەزراندنیدا پەیامی خۆی پێشکەش بەسەر جەم ئافرەتانی کوردستان و جیهان دەکات و جەخت لەسەر هەمانگی و ڕێگریزی خەبات و تێکۆشانی ئافرەتان و گەیشتن بە مافەکە گرنگەکانی لێ دەکاتەوە. لە یادی دەی مارس ساڵیۆدی دامەزراندنی ڕێکخراوەکەمان بە باشمان زانی ڕێزلێنان بۆ ڕاگەیەندکاری ماندوو بکەین. خاتوونی ڕاگەیەندکارەکان ئەم ڕێزلێنانە تەنیا تابلۆیەک نییە لە چوارچێوەیەکدا پێشکەشی بکەین، بەڵکوم ئەنجامی گەورەی لە پشتەوەیە. چەندین پەیامی لەگەڵ خۆی هەڵگرتووە. لەناو شەوەزەنگی دواکەوتویی ئەو سەردەمە و دەسەڵاتی داگیرکاری و پیاوسالاری عێراقدا لەو ڕۆژەوە قوربانی زۆرتان داوە و هەر لە زیندانیکردن و شەهیدبوون لە پێناو ئامانجەکانی ئافرەتاندا کە جێگای ڕێز و تەقدیرمانە لەم بۆنەیەدا پشتیوانی خۆمان بۆ خەباتی ژنانی ئازادی خواز دووپات بکەینەوە کە سەرباری تێکۆشان و کار و چالاکی بەردەوامی ئێوە و سەرجەم ڕێکخراوەکانی ژنان و کۆمەلگای مەدەنی هێشتا ئافرەتان بە تەواوی بە مافەکانیان شاد نەبوون و ئامارەکانی کوشتن و سوتاندن و تند و تووژی دژی ئافرەتان سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە هێشتا دەسەڵاتی بورژوازی و کۆنەپەرستی بە شێوازی جۆرا و جۆر کار دەکات دژی بزوتنەوەی ئازادی خوازی و یەکسانی خوازی ئافرەتان. بێریڤان شاهۆ ئەم خاتوونە بۆ ماوەی 3 ساڵ لە بواری ڕاگەیاندندا کار دەکات. لە ئێستادا لە سەرەتای دامەزراندنی ژن TV و لە کەناڵەکە دەست بەکار بوو و لە ئێستادا پێشکەشکارێکی سەرکەوتووی کەناڵەکەیە با بفەرمێت. ئەڤین نەسرین دەرچووی بەشی ڕاگەیاندنە و ماوەی 4 ساڵە لە بواری میدیادا کار دەکات. لە تەلەڤیزیۆنی ژن TV و یەکێکە لە میدیاکارە بەتوانەکان. ئێمە وەکو هەشتی مارس تەنیان ڕۆژێک نبینین بۆ ژنان، بەڵام هەشتی مارس ڕۆژی قوربانیدان و تێکۆشانی ژنان بوو کە سەدان ساڵە 110 ساڵ پێش ئێستا ئەم ڕۆژە دیاریکرا بە ڕۆژی هەشتی مارس، بەڵام ئێمە هەموو ڕۆژێک بە ڕۆژی ژنان و خەباتی تێکۆشانی ژنان دەبینین. نەک هەر لەم ڕۆژەدا، چکە ئەم ڕۆژەوە ڕۆژی نوێبوونەوەی خەبات و تێکۆشان دەستنیشان دەکەین، بەڵام گرنگە ژنان بەردەوام بۆ بەدەستێنانی ماف و داخوازەکانی خۆیان بەردەوام بن لە تێکۆشان و خەبات. خۆی ئەمە زۆر ضرورەکە ئاوڕێکی جدی بدرێتەوە لە هەموو ئەو ژنانە، نەک تەنها ڕاگەیاندنەکان بەڵکو لەو ژنانەی کە لە کایی سیاسیان یاخود لە بابەتەکانی ترا کار دەکەن پێویستە هاوڕێی جدیان لێ بدرێتەوە بۆ ئەوەی کە ئومێدێکی زیاتر یاخود پاڵپشتێکی زیاتر بێ بۆ ئەو ژنانە تاوەکو هاندەر بن بتوانن توانەکانی خۆیان بەرنە پێشەوە. بەداخەوە ئەوە زۆر ئەبیندرێ لە زۆرێک لە کەناڵەکانە کە ژنانیان وەکو کاڵایەک لێ کردووە بۆ ئەوەی بتوانن سەرنجی بینەر بەلای خۆیان ڕاکێشن و ڤیوێکی بەرزیان هەبێ جێداخە، بەڵام ڕخنەیەکی شەبێ بۆ ئەو ژنانەی کە ئەو شێوازیان قوبوڵاتوانن بە شێوازێک بەرپێشدانیان هەبێت، چونکە ژنانی شێز و توانای خۆیان هەیە پێویستە لە شوێنێکا بمێنەوە کە شیا و قەدر و ڕێزی ئەو ژنانەی تایە کە کار دەکەن نەوەکو کاڵایەک لەسەر شاشەدا بنێر و ڤیان پێبەرزکانەوە.